من ئاسماڵم خۆش دەوێت. مامۆستا بنووسە دایک. سڵاوتان لێبێت و تەندروست باش بن. وردە وردە چالاکیە هونەری و کولتوریەکان دەست پێ دەکەنەوە. ئێمەش بەردەوام گرنگترینیان پێشکەشی ئێوە دەکەین و ڕوونکردنەوەی زیاتر بۆ بەرهەمی هونەرمەند و نووسەرەکان دەکەین. لەگەڵمان بن. لە ڕێوڕسمێکدا و لە زاخۆ کتێبی میرێ بەختەوەر بڵاوکرایەوە. کتێبەکە لەلایەن ئۆسکار وایکەوە نووسراوە و لەلایەن عەبدوڵڵا پیرەوە کاری وەرگێڕانی بۆ ئەنجام دراوە. ئەم کتێبە 6 کورتە چیرۆک لە خۆ دەگرێت و باس لە چۆنێتی هەستکردن بە بەختەوەری دەکات. پەرتوکۆمەیە ئەڤروکام دێ پێشکەشکەین میری بەختەوەرە. میری بەختەوەر کۆمەڵێکە و کورتە چیرۆکە یا نویسکەرە ئینگلیزی ئۆسکار وایلد. من ئینگلیزیت کرینە کوردی 6 کورتە چیرۆکە پێکتێن. میری بەختەوەرە هەندێک تێگەهێت مرۆڤاتیە تێدا و هەر چیرۆکێک سەر تێگەهێکی مرۆڤاتیە تێت وەکو میری بەختەوەر چاوە وێ چەندێت گەهینی چاوە هەگەر مرۆڤ وەکیت بژن قەنجیات گەل خەلکی بکات چاوە هەستە بەختەوەریە بکات یان وەفاداریە یان وێ چەندە هەکەر مرۆڤێکی خۆ پەرز بێت کادێ چه گەهینی چه زیان گەهینتە ناو جڤاکیدا. کورتە فیلمی کۆلارەکان کە لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست کراوە لە چەند فستیڤاڵێکی نێودەوڵەتی بەشداری دەکات. ئەم کورتە فیلمە لەلایەن پەیام حوسێنیەوە کاری دەرهێنانی بۆ کراوە. بنووسە باوک. مامۆستا بنووسە دایک. خۆشکیژە نووسی بووم. وەکو کورتە فیلم نوێترین بەرهەمم بە ناوی کۆلارەکان ئەم ساڵ 2020 توانی لە 7مین فستیڤاڵی گەورەی بێرلین بەشداری بکات و 2 خەڵاتی تایبەت بەدەستپێرێ. فستیڤاڵی بێرلین یەکێکە لە 3 فستیڤاڵی گەورەی دنیا لە لای فستیڤاڵەکانی کەن و ڤێنیزەوە کە هەر ساڵە بەڕێ ئەڕوات. لە 2مین حوزوری جەهانی کورتە فیلمی کۆلارەکان توانیمان بەرەو فستیڤاڵی گاڵبای لە وڵاتی ئیرلەند بڕۆین کە 32مین خولی ئەم فستیڤاڵەیە خەریکە بەڕێوە ئەچێت. ئێمە پێویستمانە کە لە فستیڤاڵە گەورەکانی دنیادا حوزورمان هەبێ. ساڵهای ساڵەکە نین و لە فستیڤاڵی کەن، ڤێنیز، بێرلین و ئۆسکار ئەمانە ئێمە بەشدار نین. یانێ گرنگی ئەوە نییە کە ئێمە ساڵێک 1000 فیلم 2000 فیلم لە ڕۆژاوا و باکوور و باشوور و ڕۆژهەڵاتە فیلم دروست بکەین. پێویستی ئەوەیە 5 فیلم 10 فیلمی کورت و درێژ دروست بکەین بەڵام هەرچی ساڵە کورسیکمان لە هەموو فستیڤاڵە گەورەکانی دنیا هەبێت. Die lobende Erwähnung geht an den iranischen Kurzfilm The Kites. ئارزوو ئەەکەم دنیایەکمان بێت کە هیچ وەخت لەناو ئەو دنیای خۆمانە مناڵگەت جەنگ مناڵگەتێکە بۆ مهاجرەت. نووسەر و ڕۆماننووس ئیسماعیل حەمەئەمین ڕۆمانی گۆشەگیری بڵاو کردەوە. ڕۆمانەکە لە دووتوێی 466 لاپەڕە و 4 بەش باس لە چین و توێژە جیاوازەکانی ژیان دەکات. جوگرافیای ڕۆمانەکە کوردستان، ئەوروپا،
سۆڤیەتی کۆنە و لە کۆمەڵێک کاراکتەری جیاواز پێک هاتووە. تازەترین ڕۆمانم ڕۆمانی گۆشەگیریە کە لەم هەفتانەی ڕابردوو بڵاوکرایەوە. ڕۆمانی گۆشەگیری یەکێکە لە ڕۆمانانەی کە ڕاستی من 3 ڕۆمانم ئامادەیە بۆ چاپ و لە کتێبی دووهەمی زنجیرە ڕۆمانێکدا بووم لەوەیە وەستام و نارزانم بۆ وەستام کەوتمە نووسینێم ڕۆمانە. ئەم ڕۆمانە باس لەو گۆشەگیریە گەورەیە کە لە ناو ڕۆحی جیهانە هەیە، بەڵام ڕۆحی جیهان لە ناو هەڵس و کەوتی مرۆڤایە و لەبەر ئەوە باشترین لەو شتانەی کە ئێمە تێ بکەین لەو ڕۆحی گۆشەگیریە لە ناو پەناهندەکانایە، قاچەقچەکانایە، لەشفرۆشەکان، دەیوسەکان. بۆیە ڕۆمانەکە بە گفتوگۆی دوو ژنی لەشفرۆش دەست پێیەکە، یەکێکیان کوردە و یەکێکیان یۆگۆسلافیە لە یەکێ لە کۆڵانەکانی کۆڵانی لەشفرۆشەکان لە شارێکی ئەڵمانیا دەست پێیەکە. ڕۆمانەکە باز لەو دنیای تاریکی دووەمی ئەوروپاکە، باز لە جیهانێکی ترەکە، جیهانی مرۆڤە تێکشکاوەکان، باز لە کوردەکات، بەڵام ئەو کوردەی کە سەرسام نییە بە مرۆڤی سپی، بەڵکو ئەو کوردەی کە قەپاغی ڕایسستی و ڕەگەزپەرستی مرۆڤی سپی هەڵەداتەوە. ئەم ڕۆمانە پڕێتی لە شادی و بە ڕۆحێکی شادی نووسراوە، کۆمێدیای ئینسانە و ئەو گۆشەگیریە و ئەو تێپەڕبوونی ئینسانە بەلای یەکێکی ترە و باس لەو تەنیاییەکە کە مرۆڤ لە ناو کۆمەڵگەدا هەستی پێکات، لە ناو خوربەتە هەستی پێ دەکات و ئەو غەریبیە چ لە ناو نیشتیمانە درێژە بێتەوە، چ لە ناو خودی خۆیان، چ لە خێزاندا. عەدنان قادر شێوەکارێکی کوردە ماوەی 40 ساڵە لە ئەڵمانیا سەرقاڵی کاری هونەری و شێوەکاریە. لە ڕێگەی تابلۆکانی کێشەی کورد و ئەو کارەساتانەی بەسەر کوردستان هاتوون گەیاندوویەتیە ئەڵمانیەکان. کارەکانی ئەم هونەرمەندە سەر بە قوتابخانە هونەریەکانی واقعی و تەجریدین. لەم بڕگەیەدا زیاتر باس لە ئەزموونی کارکردنی دەکات. مەکتەبی ئیبتیدایی متوەسطم لە کەرکووک تەواو کرد ساڵی 1970 چوومە بەغدا، لەوێ لە مەعهەد فنون جەمیلە دەوامم کرد حتا 1970 دوایەوە بوومە مامۆستا لە مەنتیقەی کەرکووک شوان تەختەق. 3 ساڵ لەوێ مامۆستاییم کرد، دوایەوە دەرچووم 81 بۆ ئەڵمانیا. لە ئەڵمانیاش دەستم کرد بە خوێندن لە ئەکادیمیای فنون 5 ساڵ خوێندنم تەواو کرد. لەو کاتانێکەوە لە ئەکادیمیا خوێندم مەعارزێکی زۆرم کردەوە لە ناو ئەڵمانیا و لە ئەمریکا و لە ئەوروپا. من دەربارەی ئەم لەوحەیە نەختێکەمەوێ قسە بکەم، وەکو ئەیبینن ئەو خەتە لە ناوڕاستەوە کە بین هەردوو ئاسمانی جیاوە کردووە. لە ژیانی ئینسانە خۆشی هەیە، ناخۆشی هەیە، حەربەیە، سیلمەیە، ساردی هەیە، گەرمی هەیە.
ئەو لەوحەیە تعبیری ئەو شتاناکە کەوا من بیرم لێی کردوتەوە. ئەتوانێت ئینسان زۆر زۆر دەربارەی ئەو شتانە قسە بکە. من بە کورتی ئەم شتانە ئەلێم ئەوەش مۆزوعەکەی من لەسەر ئەو شتانەیەکەوە باسیەکەم بۆتان. ساڵی 91 ساڵێکی تایبەتی بوو کە کورد دەربەدەر کرا و سەدام بە تەیارە قەسوی ئەو خەڵکەیە کرد و مەسلەی ئەنفال و مەسلەی کوشتنی ملەتی کورد. من هەسام لێرە 4 معرەزی گەورەم کردەوە. یەکێکی لە شارەوانی شپاندا و لە شارەوانی تیرگارتن و لە جێگەی یەهودیەکان یوتشەگومایندەی پێلێن بە سەتان خەڵکات. ئەو مۆزوعانش هەمووی دەربارەی کورد کە ملەتێکە زۆر چەوچا بووەوە، زۆر دەربەدەر بوو، زۆر ئەکوشترا لێی. ئەو ئازارە لە ناوما بوو بە ڕێگەی ئەو لەوحانە هەوڵمدا کە بیگەێنم بە خەڵک. ئەسلوبی ئیشکردنی من پێکاتەوە لە مەجموعەیە مەدارسەوە، وەکو مەدرسەی واقعی، تەجریدی، سریالی، هەموویم کۆ کردێتەوە لە ناو یەک لەوحەیەکە. لە زۆر لەوحاتی من ئەو شتە ئەبیندرێتن. ئەوە ئەسلوبی منە کەوا ئەو ڕسمانەی کەوا ئەیکەم. لە زۆر لەوحاتە ئەو کەسانی من بناسێ ئەو ئەسلوبی منە بینێ و ئەزانێ کە ئەسلوبەکەی من چۆنە. نووسەر و وەرگێڕ فەرهاد چۆمانی لە دوایین کاری وەرگێڕانیدا ڕۆمانێکی ئەلیف شەفەقی لە تورکیەوە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. ئەلیف شەفەق ڕۆمان نووسێکی تورکە. ڕۆمانی سێکچەکەی حەوا یەکێکە لە ڕۆمانە بەناوبانگەکانی ئەو نووسەرە. فەرهاد چۆمانی تا ئێستا 11 ڕۆمانی وەرگێڕاوە. نووسەری 2 ڕۆمانە و کتێبێکی دیکەی کۆمەڵە چیرۆکێکە. ئەلیف شەفەق نووسەرێکی زۆر گرنگە لە ئێستای دنیای ئەدەبی جیهانیدا و ناوێکی دیارە لە ئاستی جیهاندا. نووسەرێکە دەمێکە لە چوارچێوەی ڕەگەزی خۆی، لە چوارچێوەی دەوڵەتی خۆی، وڵاتی خۆی دەرچووە بۆتە نووسەرێکی جیهانی و بە ئەزموونەکانی بە نووسینەکانی خۆی، بە کتێبەکانی و بە ئەو کاری کە لە پێناو وەکو فێمینیستێک وەکو چالاکوانێکی بواری مافی ژنان کارەکە، هەوڵی داوە زۆربەی کارەکانی زۆر لەو چوارچێوەیەدا بن و ئەمە شوای کردووە ئەلیف شەفەق تاوەکو ئێستا لە ڕیزی نووسەرە هەرە پڕفرۆشەکانی دنیا بێت. ئەم ڕۆمانێک کە من وەرم جێراوە بۆ سەر زمانی کوردی سێ کچەکەی حەوا، یەکێکە لە دوایین ڕۆمانەکانی ئەلیف شەفەق. ئەم ڕۆمانەی بۆ ئەوە بۆ من سەرنجڕاکێش بوو، بەلامەوە گرنگ بوو کە بیکەمە کوردی، لەبەرەوەی باس و تێمایەکی زۆر سەرەکی و گرنگی هەیە کە لە ئێستای ئەو دنیای کە تێیدا دەژین
پرسێکی هەنووکەی و گرینگە ئەو دێ لە ڕێی سێ کاراکتەرەوە کە کاراکتەرێکی تەواو ئیلحادیە کە هیچ بڕوایەکی ئاینی نییە وە کچێک کە زۆر بڕواداری ئاینی و کچێکی تریشکە بە گومانە لە نێوان بڕواداری و بێباوەڕیدا ئەمە ئەکاتە ئەم سێ کاراکتەرە ئەکاتە جوڵێنەری سەرەکی ئەو ڕووداوانەی کە بەسەریاندادێن و لە ڕێگەی ئەمەوە کولتوری و تێگەیشتن و پاشخانی فکری سێ وڵات کە یەکێکیان یەکێک لە کچەکان ئێرانیە یەکێک لەوان تورکە یەکێکیان میسریە لە ڕێی ئەوانەوە دێشەنوکەوی تێگەیشتنی کۆمەڵایەتی و تێگەیشتنی و معریفی و ئاینی و ئەو پاشخانە میستیکیەی پیرۆزیەی عیرفانیەی کە لە پشت ئەم وڵاتانەوە هەیە کە تاچی ئەم وڵاتانە پەروەردەکە دێ قسەیان لەبارەوە کات و ئەمە شوای کردووە کە ڕۆمانێکی گرنگ بێ ڕۆمانێک بێ بە زوویی کە بۆ سەر زیاتر لە 30 زمانی جیهان وەربگێڕدرێ و خۆشبەختانە ئێستا کوردیش و خوێنەرانی کوردیش دەتوانن بە کوردی بیخوێننەوە. بەر لە هەر شتێکە بێ ئەو کتێبەی کە وەری ئەجێڕم لەگەڵ دنیا بینی خۆم تێگەیشتنی خۆم بەرامبەر بە ئەدەب بەرامبەر بە و وەکو جۆرێک کۆفاداریم بەرامبەر کتێبخانەی کوردی کە من خەریکم چ کتێبێکە خەمە ناو کتێبخانەی کوردیەوە بەڕەچاوکردنی ئەمانە کتێبێک وەرەجێڕم بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە نووسەرەکەی بەناوبانگە یان بەناوبانگ نییە بەڵکو خودی دەقەکە تا چەند بۆ کتێبخانەی کوردی پێویستە ئەوە بۆ من گرینگە لەو چەند کتێبەی کات وەریشم جێراوە یەکێک لەو کتێبانە ڕۆمانی نائارامی بووە کە نووسەرەکەی هیچ کتێبێکی بە کوردی نەبووە لە لای کوردیش ناسراو نەبووە ئەمە جۆرێک لە وە بازارخستنی کتێب وەکو جۆرە ڕیسکێکە ئەیکەی بەڵام من ئەو ڕیسکەم کرد بەڵام بۆ من کتێبێکی گرنگ بۆ ئێستاش لە کتێبە گرنگەکانە تایبەت من دیەکانی تری کە بۆ من گرینگە لە هەڵبژاردننی دەقێک ئەوەیە کە خوێنەری کوردی کە ئەی خوێنێتەوە خۆی تێدا بمێتەوە ڕنگدانەوەی خۆی بێت و ئەو ڕۆمانانە جۆرێک لە بەرکەوتنی هاوبەش هەبێت لە نێوان کاراکتەرەکان و لە نێوان ئەو خوێنەری کە ئەی خوێنێتەوە دنیای ئەدەبی وایە هەر کەسێک کا خوێنێتەوە خۆی ئەچێتە ڕیزی ئەو کاراکتەرانەی کە لەناو ڕۆمانەکەدا هەن ئەمە شووە کە هەم چێژی لێ ببینێ هەم معریفەی هەمەلایەنەی لێوەربگرێت. یەکەم کتێبی فرات جەوەری من کەسێک دەکوژم دەست وەرجێڕاو ئێستا لە چاپخانەیە و دوای ئەوە بەشی دووەمی ئەو کتێبە بە ناوی لافا و خەریکم ئەم کارەکەم و لە پاڵ ئەوەشدا ڕۆمانی دە خولەک و 38 چرکە لەم دنیا سەمەرەیەدا کە ئەمیش ڕۆمان دوایین ڕۆمانیە لیفشەفەقە کاری لەسەرەکەم و بە هیوام کە بە زوویی تەواو ببێت و بگاتە دەستی خوێنەران. یەکێک لە میوزیک ژەنە گەنجەکانی شاری دهۆک ئەلەند خەیریە. ئەلەند ژەنیاری ئامێریکەمانە و هەر لە بوارەکەی خۆیدا پەیمانگە و کۆلیژی هونەری تەواو کردووە. ئەو دەیەوێت خزمەت بە میوزیکی کوردی بکات و دەڵێت ئامانجی من بڵاوکردنەوەی میوزیکی کوردیە بە هەموو جیهان. ئەلەند خەیری کوڕی باژێڕێ دهوکیە من لە ئێکی 7 ساڵە 2000 ئەسوا قوتابیە چاڵاکیان قوتابخانە ئەس چوومە ناو بواری موزیکەدا ساڵە 2000 دەست پێ کردە حتا پشتینگی کوب 4 ساڵ ئەس بمە قوتابیە پەیمانگا هونەرین جوان طبعا هەر ئێکە شوات تشتێکی نییە ژیانە مرۆڤیدا عین چاڵاکیان قوتابخانە تشتێک گەهاندەمە پەیمانگە تشتێکی ماستەر گەهاندەمە
ماوی و چند سالا دا پراستی دیف عمر خو امشانه چند ریکا خدمتا باجر خوب کن، چند ریکا خدمتا ولات خوب کن، کردستان خوب کن. ما چندین سفر کردن و ام پراستی موزیکا کردی بینش در وی ولاتی. بینامتر سال 2008 گروپا که مازن ام کردستانی و ارکسترا غربی ام چونه وینا ما چتاکی گله که باش فیره کرد بناوی کرده ام چون. هر روز آمده سفر کرد ما کنسرت یونان کردیم، ما کنسرت کرواتیا کردیم هر روز. ام گل دنیای گریایی نه هدف ما به چه بود که ام کوریا جی چونه و گل دولت عربی ام چونه همی گاوا آرمان جامعه به او بو ام ناو کردا ببین و موزیک کردی جهان بر بالاف کن. واره که 18 ساله از ما مستعمل پیمانگاه هنر جوان هر روز سنتر که تایبت مهیک و سنتر ژنر میوزیک ژنر جی تنهاد بو کسی نشیان بجداریا پیمانگاه هنر جوان کن جدا زاروک و بچیک و مازن افرو کپشین خودویر دافیر کن خوشحالی ود گل ما مستعد مید زیرک. گلکا گرنگی وقتی ام کار کن ام زانین اگه همین گاوش نبید ام سر موزیکا کردی کار کن وقتی ام سر موزیکا کردی کار کن ام شین بجنه جهان اوه ناسنامه میا وقتی از سر موزیکا کسی که ولاتا که دی کار کن او ناسنامویه یعنی وقتی از سر موزیکا خو کار کن از اکادمی سر بخینیم از موزیکا دنیا جی بزان هنگی از شین موزیکا خو بربالاف کن. جەلالەدینی ڕۆمی دەڵێت میوزیک خۆراکی هەموو خۆشەویستانە بەو هیوایی ژیانتان پڕ بێت لە خێر و خۆشی هەر شاد بن.